ژیرتان لەگەڵا بەنیازدەم و ڤیددیو دروست بکەم بەڵام هەفتەیەکە دوو هەفتەیە ئەو بابەتە ناو مێشکم دەسوڕێتەوە دەبی قسە لەسەر بکە و یەکێک لە شتە جوانەکانی ناو سۆشەڵ میدیای ئەوەیەکەوە بتوانین قسە لەسەر شتێک بکەین لەناو ئەو دنیای کاولە زۆر تووڕەمە لە ئەپڵ و بیریش دەکەمەوە کۆمپانیای ئەپڵ دووەم براندە لە دوای پلەیستیشن خۆشم ویست بێت و تۆنە بەرهەمێکم لە کۆمپانیای ئەپڵ کڕیەوە لە زۆری نەشان ڕازیم و ژیانی ڕۆژانەی منی ئاسان کردێ نمونە ئەو کۆمپیوتەرم پێشتر بە $1000 کڕی ئێستا ئەو کۆمپیوتەرە نرخەکەی $2500 ماکبوک پڕۆیە ئایفۆنە نرخی $1600 پێداکەی ئەپڵیە ئەو ئایپادان $30 وەروە ئەو ئێرپۆتسە نرخی $350 کەم کرد $350 بوو چەندین بەرهەمی دیکە لە ئەپڵ واچی بگرێت لە زۆر بەشتەکانی کۆمپانیای ئەپڵ کڕیەوە لەیان ڕازی بوومە مەبەستی من لە دانانی ئەو نرخانە ئەوە نییەکەوە بڵێ من ئەوەندە پێدا بەڵکو مەبەستەکەم ئەوەیەکەوە کێ بگەن من بەرهەمەکانی ئەپڵ لە مێژە بەکاردێنم و دەزانم نرخەکانیان بۆچی گرانەوە لە نرخەکان تێدەگەم بەڵام کێشەیەکی ئێستا دەبم دروست بە لەگەر ئەپڵی لە نرخ نییە بەڵکو لە نەبوونی داهێنانی نوێیە ئەپڵ ئێستا لەسەر ئەو ڕێچکەی لایدایە کە پێشتر من لەسەر ئەو ڕێچکەیە ئەو براندە خۆشویست و بۆ وەفادارم بەرامبەری و ڕێچکەش بریتی بوو لەوەی کەوا بەرهەمەکان سادە بن باشترین کوالەت پێشکەش بکەن و بۆ ماوەیەکی زۆر بمێننەوە بەڵام ئێستا ئەپڵی 2020 ئەو ئەپڵ نییە کە لەسەر ڕێچکەی بەردەوام بی ئێستا بە بڕای من ئەپڵ بۆتە براندێکی وەکو سامسونگێکی خراپ مەبەستم لەوە نییە کەوا کۆمپانیای سامسونگ خراپە بەڵکو لە 2020 سامسونگ لە زۆر لایەن لە ئەپڵ باشترە مەبەستەکەی منەوە زۆری لە بەرهەم کەمی لە کوالێت بەرزکردنەوەی نرخ بەڵام نەبوونی داهێنان با تەنیا سەیری ساڵی 2020 بکەین لە 2020 ئەپڵ دوو ئایپادی نوێ بڵاو کرد ئایپاد 8 و ئایپاد ئێری نوێ ئایپاد 8 تقریبان هەر ئەو ئایپادە هەفتەی منە یەک شت گۆڕانکاری لێکرابی ئەویش چیپەکەی ناوێتی تۆزەک بەرکرێتەوە هەمان شاشەیە هەمان کامیریە هەمان کامیری دواوەشە تەنانەت هەمان لایتینگ پۆرتە پاتریەکەشی هەمانە هیچ گۆڕانکاریش لەسەرەکە تەنیا چیپەکەی بەرزکریتەوە پرۆسەسەکەی ناوی کریتەیەکی ئایفۆن 10S وە بزانم بە قسەی ئەپڵ بەخۆش عیبینە بوو و ئێستاش ئایپاد 8 بە بڕای من بەو سعرە شتێکی باشە بەڵام دەکرێت تۆزە هەرزانتری کۆمپیوتەرە نزیکەی $200 یا $180 نەک $325 کردنەکەی بە بڕای من گرانە ئایپاد ئێرمان هەیە کە من نەم کڕیە لەبەرەوەی بەلامەوە گرینیەوە بە بڕای من خەڵکیش پێویست ناکەوە ئایپادی بکڕێت لەبەرەوەی نرخەکەی $600 تەنیا $200 فەرقە لەگەڵ ئایپاد پرۆ کە باشترە گەورەترە شاشەی پرۆمۆشنی هەیە 120 فرێمیە کە تاکە بەرەوێ 120 فرێمیە بە بڕای من داهێنانی ئەپڵ لە ئایپادی بوویتە ئەوەی کەوا زۆرترین مواصفات لە ئایپادێکی بەرزدانێک کەمترین مواصفات و هەندێک لە مواصفاتی گەورەش لە ئایپادێکی کچکە دانێ بەڵام نرخی بەرزکرێ بە بڕای منەوە داهێنانیە تەنیا فێڵکردن لە خەڵکی با سەیری ئایفۆن بکەین ئەو ساڵ ئەپڵ 5 دانە ئایفۆنی بڵاو کردیتەوە 5 دانە پێشتر ئەپڵ یەک ئایفۆنی بڵاو دەکردەوە بەڵام ئەو ساڵ 5 دانە ئایفۆنمان هەیە بۆ نمونە ئایفۆن ئێسی ئایفۆن 12 ئایفۆن 12 پرۆ 12 پرۆ ماکس و ئایفۆن 12 مینی کە پێ بڕای خراپترین ئایفۆن تاوەگەست دروستکرای پێویست ناکە خەڵک پارەش پێ بدە 5 دانە ئایفۆن لەبەرچە تەنیا لەبەر ئەوەی بتە کۆمپانیاش وەکو سامسونگ و هواوی لە هەموو نرخێک ئایفۆنی هەبی بە بڕای من ئەو کەسانێک کە ئایفۆنی دەکڕن ئەگەر بیانەوەی ئایفۆنێکی مواصفاتی بەرز بکڕن بە نرخێکی هەرزان دەستن دەستی دوو دەکڕن نەک ئایفۆنێکی وەکو SE بە بڕای ئەپڵی کە هەرزانە نرخەکەی $400 ئەو ئایفۆن SE کە مواصفاتەکانیشی چیپەکەی ناوی ئایفۆن دێ کامێرایەکانی ئایفۆن 6 شاشەکەی ئایفۆن 7 پاتریەکەی 1800 ملیەمپێرە 1800 بە ساڵی 2020 نەمە زۆربەی مۆبایلەکان لە نرخی $400 پاتریان لەسەر 6000 5000 تەنان سەر 3000 بەلایکمی 1800 ملیەمپێر خەڵک یعنی ئەگەر 2 ساعت یوتیوب پێ بکاتە بە بڕای من خلاص دەبی ئایفۆن 12 مینیش هەماشتە بۆ قەبارەیە بچووکە بۆ پاتریە بچووکە ئەپڵ کەمان تەنانەت ئایفۆن 12 پرۆ ماکس کە بە قسەی ئەپڵی گەورەترین ئایفۆن و باشترین ئایفۆنی ئەو ساڵە پاتریەکەی بچووکتر لە ئایفۆن 11 پرۆ ماکس کە زۆر لەوەش ڕازی نیمە بەڵام پاتریەکەی بچووکترە کە 5Gشی لەسەرە کە 5Gش بەکاربێنی تەنانەت یاری پێ بکەی لەوانە بە 3 ساعت کۆتایی بۆ ئایفۆنە بینی سەیری سامسونگ کەن سامسونگ لە چ مەرحەلەیەکی سامسونگ کێشەی پاتریشی هەبوو لە گالاکسی نۆت 7 کەچی ئێستا خۆی گرتەوە باشترین مۆبایل دروست دەکات لە مواصفات زیاتر لە ئەپڵی لە کواڵیتی کامێرا لە کواڵیتی ڕنگ لە کواڵیتی شاشە لە کواڵیتی زۆری پاتری یەکشت بە بڕای هەندێک خەڵک لە ئەپڵی باشترینەوەی سیستم و سۆفتوێرەکەی بەڵام زۆرین خەڵک ئێستا لەگەڵ ئەندروید ڕاهاتونەوە ئەندرویدیان پێ باشتر بە بڕای من ئەپڵ هیچ داهێنانێکی گەورە لە ئایفۆنی نەکردی ئەپڵ لە ئایفۆن 10 زیاد کرد فیس آیدی زیاد کرد پەنجەمۆری لادا لۆ لەبەرەوەی دایانویست شاشەکە فول سکرین بی ئۆکێ کە دەتێ شاشە فول سکرین بی ناتوانین پەنجەمۆر بەکاربینی ئیشیان بۆ سپەیسی هەیە و شوێنەی هەیە چیان زیاد کردووە فیس آیدی لە ڕێگەی دەموچاوە دەیکەیتەوە بەڵام فیس آیدی شێشەی هەیە بۆ نەگە ماسک بەستی ناتوخینەوە دەموچاوەکەت و پەنجەمۆری شێشەی هەیە بێگومان ئەگەر پەنجە تەڕبی یاخود پەنجەوان دەستبی پەنجەمۆری ئیش ناکە کەواتە چارەسەرکردنی ئەو کێشانە هۆکارە بۆ ئەوەی ئەپڵ دەبی چ بکاتن دەبی گۆڕانکاری بەردەوام بکە لە ئایفۆن 10 ئایفۆن 10 ئایفۆن 10S ئایفۆن 11 و ئایفۆن 12 4 ساڵە ئەپڵ لە ئایفۆن
دەوە ئەپڵ هەمان ئەو ناچە گەورەیە لە ناو مۆبایلەکەی دانایە ئەو ناچە گەورەیە یەک ملیش بچوشی نەکردەوە کە سامسونگ ئێستا خەریکە هەرنای هێڵی هواوی خەریکە هەرنای هێڵی بۆچی بچوکی ناکاتەوە لەبەرەوەی ئەپڵ ئامادە نییە ئەستان ئەپڵ ئامادەیە بەڵام ئەپڵ بێکستایلیش دەکەن ناوێت هەموو داهێنانەکان بە قسەی خۆی لێک مۆبایل کۆکاتەوە ئەو ساڵ شتەکە دەداتێت ساڵشکە شتەکە دەداتێت بەڵام بەکارهێنەر دەبی هەر بیکڕی و نرخیش بەردەوام لە بەرزبوونەوەیە ئەو ساڵ نرخەکەیان بەرز نەکردەوە هەر 1100 دلارەکەیە مەسەن آیفۆن 12 پرۆ ماکس لە ئەمریکا 1150 دلار نەک 1100 نرخەکەیان بەرز نەکردەوە کە 5Gشیان سێت کرد بەڵام لە عیلات ئەپڵ چی کرد ئەپڵ چۆن ئەو قازانجە لێوەگری کەوانێک تایبەتمەندی نوێ دانەوەتی 5G دانایە ئەپڵ دەکاتن ئەو چارجەرەی لە ناو بۆکسەکەی دانانێ دەبیسی چارجەری بکڕی چێشەمان لەوەژنێ بە قسەی ئەپڵی بی ئەو لادانی چارجەری ئازایەتیەکە ئەنجامیاندا چەند ئازایەتی نییە ترسنەوە چییە با پێتان گەێنم ئەپڵ لەوە چارجەری لادا ئەپڵ لەبەرەوەی چارجەری لادا بەحسە بە قسەی خۆی لەو پاراستنی ژینگەی خەڵکەی زۆر ساڵە ناو چارجەرانە فڕ دەدەن بەڵام مەسەلەکە ئەوەیە ئەپڵ 5G لە ناو آیفۆن 12 دانایە دانانی چیپی 5G نزیکەی 30 دلار 20 بۆ 30 دلار لەسەر ئەپڵی دەکەوێت واپڵش ناوێ نرخی مۆبایلەکەی بەرز کات لەبەر داهێنانە چی گەورە نەکرد یا پارتیەکەشی گزکە کردەوە چی کرد ئەو چارجەری لادا بۆ بی خەڵک بسی ئەو چارجەرە بکرد ئۆکێ کێشەمانی چارجەری ناوبۆکسی دانانەی ئەپڵ دەڵێ لە ماڵی هەموو کەسێک چارجەرێکی لەو شێوازەی هەیە ئەوەی آیفۆن 7 ئەوانەیە دەتوانین لە بۆ خۆت ئەوە بەکاربێت بەڵام ئەو کێبڵەی ئەپڵ لەگەڵ آیفۆن 12 داینایە ئەو کێبڵەیە واتە سەرەکەی یەکیان USB-C و یەکەتیشیان لایتنینگە واتە ئەو کێبڵە ناستە ناو چارجەرەی دەبی چ بکەیت و دەی بچی ئەو چارجەری بکڕی کەەوە چارجەری آیفۆن 11 پرۆ ماکسیە خەڵک دەی بچی ئەو چارجەرەی بکڕی جاکڕینی ئەو چارجەرەی 25 دلار سەر کریارەکە ڕادەوەستی کەواتە تەنیا ئەو کەسانی آیفۆن 11 پرۆ ماکسیان هەیە آیفۆن 12 پرۆ ماکسی بکڕن پێویستیان بەکڕینی چارجەری نابی واتە ئەپڵ لە بۆ هەموو خەڵکی بە خەڵکی دەڵێ بڕۆن چارجەرێکی دەبی بە خۆتان بکڕن کە پێویستە لەسەر مۆبایلەکە دەینەوە ئەو ئازایەتی نییە ئازادی چکەی ئەپڵ بکە بەخۆی باز دەکە کەمە ئازایەتی ما کردیا لادانی شوێنی هیدفۆن شوێنی هیدفۆن نەهێشت بە حساب لە بۆ حەزەی لایەندا بەبڕایمنەوە ئازایەتی نییە کۆمپانیەکان کە ڕقیان لێ بۆی سەرتە داوام هەمویان بە دوو ئەپلیکەتنێکەوەژی کە لە چێشەکان کە ئەپڵ لەو عین هەدی خۆی مایتەوە ئەپڵ کێشەیەکی دیکەی هەیە ئەویش ئەوەیەکەوە چاوەڕێ دەکات سامسونگ هەواوی شاومی ئەوانە هەرچ تایبەتمەندێکی نوێ دەخەنە بازار سەریان دەکات لە بۆ 2-3 ساڵ بزانی کامەلە تایبەتمەندیانە سەر دەگری جا ئەپڵ کۆپیان دەکات بە ستایلی خۆی کە دەڵە داهێنانە بە ستایلی خۆی دایان دەبێت لۆ نمونە ئەو ساڵ ئەپڵ چی زیاد کردیە دانانی ویجدی زیاد کردێت کە چەندین ساڵە ناو ئاندرویدی هەیە ئەپڵ دایەندەنا دەویست بزانی ئایا خەڵک بەکاردێنی یاخود بەکارێنەوەتە ئەپڵ دەترسێت لەوەی کە داهێنانێک بکە بەردەستی بخات تەنیا دەوێت ئەو شتانە دابنێن کە خەڵک دەزانی بەکاری دێن بڕای من ئەو شتەش هەندێکی باشە و هەندێکی خراپیشە بۆچی دەڵێم ئەپڵ داهێنانی نییە سەیری ساڵی 2007 کە کاتێک کە ستیڤ جۆبز کە یەکەم آیفۆنی نمایش وتی سەیری مۆبایلە زیرەکانە بکەن کێشەکەیان لەو کیبۆردە پلاستیکە ناشیرنەیە دەبێت لای بێت وە نابێت بە قەڵەمیژیش بکە تەنیا دەبی بە پەنجەویشکە ئەو تەچ سکرینێکە دایدێن و یەکەم آیفۆن دروست بوو ئەپڵ ئەو کات ئازا بوو نوێگەری بکە شتی نوێمان پێی نیشاندا ستیڤ جۆبز ڕقی لە مۆبایلی گەورە بوو کاتێک کە ستیڤ جۆبز مرد لە سەردەمی ستیڤ جۆبزی تەنیا یەک مۆبایل بڵاو دەکرێەوە آیفۆن 3 3GS دواتر آیفۆن 4 4S دواتر آیفۆن 5 و دواتر آیفۆن 5S کە ستیڤ جۆبز کۆچی دوایی کرد تیم کوک هاتە ساکۆم تیم کوک چی کرد دوو آیفۆنی بڵاو کردەوە آیفۆن 6 کە شاشەکەی گەورە کرد و آیفۆن 6 پڵس کە شاشەکەی هێشتا گەورەتر کرد کردی دوو آیفۆن لە آیفۆن 6ەوە تاوەکو آیفۆن 10 ئەپڵ تەنیا آیفۆنی تەبیعی و آیفۆن پڵسی بڵاو دەکردەوە کە بەڕای زۆرترین خەڵکی باشترین دوشتە بەڵام لە آیفۆن 10 دیزاین گۆڕای یەک مۆبایل بوو لەبەرچی یەک مۆبایل بڵاو تاوەکو لە 10S دوو مۆبایل کە بڵاو کاتەوە چکە داهێنانی گەورەیان پێنیە مەزبورنەوەی شە بکەن دواتر آیفۆن 11 هات لە آیفۆن 11 آیفۆنیش تەبیعیشمان لە بۆ هات کە تەنیا آیفۆن 11 دواتر ئەجێ 11 پرۆمان هەیە 11 پرۆ ماکسمان ئێستا ئەسڵەن ئەو ساڵ آیفۆن 12 تەبیعی زۆر لە زۆر ڕۆوە لە نرخەوە باشتر لە آیفۆن 12 پرۆی پێویست ناکات 12 پرۆی هەب بکڕی آیفۆنی 12 لە آیفۆن 12 پرۆی بە بڕای من زۆر ڕۆوە باشترە قسەم تایبەتمەندی نییە قسەم نرخە لەگەڵ شتێک کە پێدەدا تەنانەت ئەو ساڵ ئەپڵ هێدفۆنێکی نوێ بڵاو کردەوە کە ئەمن چەندین مانگە چاوەڕوانم لە جیاتی ئەو هیدفۆنە پلاستیکانە هیدفۆنێکی زۆر باشی ئەپڵی بەکارم چکە بەردەوام ئەمن هیدفۆن گەورەترین شتە لە ژیانم بەردەوامیشم بە هیدفۆنی هەم لە کار لە تیڤی لە ماڵ کاتی یاریکردن هیدفۆن بەلامەوە زۆر گرینگە بەڵام حەزم دەکەم چەند تەنەپارێک بە هیدفۆنێک بدەم کە دەزانم ئەپڵ شتێکی باشنەوەی بڵاو کاتەوە چاوەڕوانی کۆنفرانسەکەی بووم لە کۆنفرانسی باز نەکرا ئەپڵش بە ڤیدیۆیەک بڵاو کردەوە شکلی هیدفۆنەکانم بینی پێم وابوو AirPods Max هیدفۆنێکی جوانە دیزاینەکەی سەرنجڕاکێشە بەڵام تەماشام کرد شوێنی کەیبڵی نییە وات تەنیا وایرلێسە ئەپڵ کەمان دواتر تەماشام کرد نرخەکەی 550 دلارە وای سۆنی ئەو هیدفۆنی دروست دەکات بەنای 1000 تا شتێکی وایە زۆر نایابە شوێنی هیدفۆنیشی هەیە
نرخیشی 320 دلار 550 دلار نییە کەمان ئەپڵ باوەڕ ناکەم بەقەدرەوەش باش بێت زۆربەی یوتیوبەر عالەمیەکان دەڵێن ئەو باشترین هیدفۆنی وایرلێسە لە عالەم یعنی ئێستا ئەمە دەبێت ئەو هیدفۆنی ئەپڵی بکڕن ئۆکەی نرخەکەی گرانە ئەوەش لەوەش لەوانەیە برمڕێی تێدەچی چکە هیدفۆنێکی لەوانەیە کواڵیتی دەنی زۆر باش بێت بەڵام دەمەوێت لە بۆ ئیش و کاری خۆم بەکاربێت دەمەوێت لە ئایپادی بەکار دەمەوێت لە کۆمپیوتەری بەکار لە پیسی بەکاربێت لە بۆ پلەیستێشنی بەکاربێنم ئەپڵ دەرێن نەخێر تەنیا و تەنیا لە بۆ مۆبایلی بکار باشە یەکێک بە ئایفۆنی ناوەندی زیادەی ناسۆڕێتەوە بەو شێوازەی ئەپڵ یعنی بەو شێوازەی ناسۆڕێتەوە خەڵک ئێستا ئەپڵ کاگەپڵ خەڵک ئێستا بۆی دەسۆڕێتەوە ئەگەر لە سزادەی هیدفۆنیش پێ بکات ئەو هیدفۆنە زەبەلا هەی لەو کارانە بەکار نایە کەچی ئەپڵ بە زۆری دەیەوێت بیکاتە ستانداردی عالەمی وەکی گرتە ستانداردی عالەمیش کە خەڵک بۆ هیدفۆنە زەبەلەهانە بسۆڕێنەوە پۆز دروست بکە ئەپڵ دەیە پۆزێک دروست بکە کە هیدفۆنێکی 550 دلاریان لە گوێیە وەکو ئەکسسەریەکی ژیانە وەکو تایبەتمەندێکی ژیانە کە ئەو کەسانە هەیتیان تۆنیتت وا لە خەڵکی دەکا خەڵکی بچن بیکڕن نرخەکەشی جا گەورەیە تەنیا شوێنی هیدفۆنی دانابە ئۆدیۆ جاکی دانابە لەوانەیە من کرد وەڵام بێگومان نایکڕم بۆ من زۆر لە ئەپڵ تووڕە من پێم وایە لە ڕێچکەی خۆی لایدایە و هیچ داهێنانی شوێن لە ئایفۆنی ناکە هیچ داهێنانی شوێن لە ئایپاد ناکە تاکە شت داهێنانی تێدا کردی ئەو ساڵ تەنیا و تەنیا لاپتۆپە نوێیەکانی کە لەو پرۆسەسەرە پیسەی ئینتێڵی ڕزگارمان بۆ لە ماچی نوێ کردیتە چیپ ئین هاوسی خۆی کە پێدەوترێ M1 هەرچەند ئەو لاپتۆپەی کە من هەمە ئینتێڵی لەسرە بەڵام ئەرسمەکەشم گۆسڵسوشیمەیە ئینتێڵی لەسرە بەڵام بەزدی ئەو ساڵدەی تووڕەمە شتیشی گەورەی نەکردە داهێنانێکی گەورەی نەکردە پێم وایە لە ڕێچەی خۆی دادەیە و پێم وایە ئێستا ئەگە بێت و ستیڤ جۆبز ما بە ئەپڵەشی زۆر جیاوازترمان دەبینی ئەپڵەکمانە دەدی تەنیا لە بۆ پارەی 5 ئایفۆنی بڵاوکاتەوە بەڵکو یەک ئایفۆنی بڵاو دەکردەوە ئایفۆنێکی نایە بە نرخێکی گونجاو 700 دلاری لەسەردەمی ستیڤ جۆبزی ئایفۆن نرخی 700 دلار و نرخی 1000 دلار نەبوو ئەو بەرز بوونی نرخش تەنیا لەسەر گۆڕینی شاشەی بوو کە پێی وا بۆ ئەپڵ شاشەکەی سامسۆنگی زۆر باشە دەیبیکرد ئۆڵێد تێناگەم دەمێ ڕێنگۆ بزانم ئەپڵت بەکارهێنایانە چ بەرهەمێکی ژیانت ئەپڵە لێ ڕازی یاخودنا ئەپڵی 2020 پێ چۆنە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن